مثلا أيوت عجاج هات ليميدا مترجمة أي كرد قاموا إجوا جاءوا يعني بشويكي جمع يعني لعجاجي لا أبرت حاكم چوار پرسیاری سەرەکیە کرد ئەم متەرجمە هاوکار نەبوو بۆ ئەوەی کە بە سکاڵاکارەکە تێبگەێنێ کە تۆ لەسەرتە ئەم چوار شتە بدوێی لەبارەی ئەم چوار شتەوە بدوێی ئەمە یەک هاوکار نەبوو دووهەم هەندێک قسەی زۆر گرنگیش کە سکاڵاکارەکەی بە شێوازێکی تر تەرجەمە کرد بۆ نمونە سکاڵاکارەکە باوەڕ کە نزیکەی دەجار لەلایەن دە سکاڵاکارەوە ئەیوت مەسەر ئەیوت عجاج هات لێمیدا متەرجمەکە ئەی کردە قاموا ئیجەو جاءوا يعني بە شێوەیەکی جەمع يعني لە عجاجی لا ئەبرد من ناڵێم ئەمە بە عەمدی وای کردووە کابرایەکی کورد و لەوانەیە دڵسۆزیەکشی تیا بوو بێ بۆ بابەتەکە دڵسۆزیشە بەڵام لە ئەداکردنەکە هەڵەی بوو